سعيد مسيفية ونيا بله كاك سعيدة تو برپرسی كمان داماني ونيا بله او پارچە زەویانە چییە $500 دووەگرتیا من ناوم قادر نادرە ڕۆژنامە نووسم أول نية بس أول ما وزارة ما تكون هني مش هذا يشترون بكوا هذا وزارة سعيد مسيفية ونيا بله كاك سعيدة تو برپرسی كمان داماني ونيا بله او پارچە زەویانە چییە $500 دووەگرتیا من ناوم قادر نادرە ڕۆژنامە نووسم أول نية بس أول ما وزارة ما تكون هني مش هذا يشترون بكوا هذا وزارة سعيد مسيفية ونيا بله كاك سعيدة تو برپرسی كمان داماني ونيا بله او پارچە زەویانە چییە $500 دووەگرتیا من ناوم قادر نادرە ڕۆژنامە نووسم أول نية بس أول ما وزارة ما تكون هني مش هذا يشترون بكوا هذا وزارة او كاتم باشاوريان او جتاني بودنج سعيد مسيفي سرش كومالي كم انداماني هودير كزياتر 600 اندامي هي طبعا خبري عن دامن برواب كحسيارم داري وغدر لا كم انداماني هوديري كتير قمطلي شوية والله مش كسيرم كد يعني خبروي من عالي خوشم خاون في استايبت يعني دمار زياتر تزولي لبو مسلكي پەیوەندیش تەلەفۆنی کردیترەوە کۆمیدیە دەرچوودەوی تێک ئارا و قەپاتی کرد و هەرادوو ئیتر 3,000 کەمنەوە کردەوە خەبەرم لۆ دیتان دێنێ بەدیێشت ناوێت یار بگری کاچی من یعنی ئەمە دوو قسەیە ئەو پرسیارانەمان لێت دەکرد هاوڕێیان تاوان سعید مەسیفی بزانم سەرۆکی کۆمەڵەی چەند مەنسەبیان هەیە هەریەکێ 4-5 سەرۆکی کۆمەڵەی کەمەندامانی هەولێرە 600 ئەندامی زیاتر هەیە باشکاری قوبات تاڵبانیە ئەندام پەرلەمانە وەلی باشە ئەو هەموو پلە و پۆست و پارەی وەرەگری کەچی ئەوزە چاوی لە پارەی ئەو کەم ئەندامانەیە جگەلەوەی لە بودجەی مانگانە لە موچەکەیانیشە 10,000 و 15,000 وەرەگریدن بەلای کەم دەکە 7 ملیۆن 600 کەسێکە 10,000 15,000 چەند دەکە گوایە پارچە زەویان وەردەگری ئەلێرە شتەکە دروست بوو کەچی لە هەر یەکیان $500 و 85,000 دیناری وەرگرتێ بە ناوی ڕسوماتی شارەوانی ئەوانە کەسی هەمان ئەو ڕسومات شارەوانیە لە ڕانیە دەڵێن 250,000 وەرگیرایە 250,000 وەرگیرایە ئەوەندە وەرگیرایە خانێکیان کڕیە بەدنەوە دەفتەری دەڵێن کەس نازانی پارەی خانەکەی چی لێ هات خانی چی لێ هات نیسان پیکابەچیان هەبووە دەڵێن ئەوەش جێگرەکەی بردیتیلۆ یعنی شتی کۆمەڵەکەیانە بە جدی ئینسان کو دەتوانێت فێر یان پارەی ئەو خەڵکە هانا بخوات هەر ئەلێرەوە پەیوەندیمان پێ کرد ئەوە ڕایۆژکارەکەی قوبات تاڵەبانیە